ئێوە دەزانن زۆر باشە ئەمە ڕێکەوتنەکەیە زووس بەڕێز خامۆش کۆی گەورە بەتوانە هەی تۆ واز لە هەورەکەم بهێنا ئێستاش ئەو ناڵێکی خراپی چقاوە سوی هەیە ئێمە ئەزانی دەزانم تو ئەو قسانەی ئەو خەرکە کردی ئەتو بەڵام باوکاوان ڕاست دەکەن من کەسێکی جیاوازم هەوڵم دەخۆم ڕابهێنم بەڕاستی کردم بەڵام ناتوانم هاوڕێیان بوەستن ئاراستەکەتان بگۆڕن و ئاماجەکەتان بەرەو ئۆلی پز بێدەی هەوڵ دەر و بڕۆن ئەوە چێ پرچەکەمی فراند چی باوکەم؟ تۆ نەتزانیوە کە باوکێکی بەناوبانگت هەیە سوپڕایز سەیری خۆت بکە چەند گەورە بوویت چاوە جوانەکانت هەر وەکو هی دایک کاتژمێر یەک چاپێکەوتنەکەت هەیە لەگەڵ پاشا ئۆگینۆس ئەوە مشکلە لەبوو دروست بە دەبی بچێنیش چارەسەر بکەی فێڵ ئەنی چەند جارم کۆت مەجوڵێ گوندشکە تەنیشتە خۆمانەی ئەژدیاک لێ پێیا بۆ دەبی بچێنیش چارەسەر بکەی تو هیچنی ئێستا تو هیچنی ئێستا تو هیچنی دەی کوڕینە ئامادە بن گردونێکی گەورە لەسەرەوە چاوەڕێی ئێمەیە بۆیە دەی دەبێت دەست بەکار بین و بڕۆین هاوڕێیان بوەستن ئاراستەکەتان بگۆڕن و ئاماجەکەتان بەرەو ئۆلی پز بێدەی هەوڵ دەر و بڕۆن ئەوە چێ پرچەکەمی فراند